سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی شارپرێس من ئێستا لە بارگای لقی 12 پارتی دیموکراتی کوردستانم شەوی ڕابردوو نزیک کاتژمێر 1 تەقە لە بارگای پارتی دیموکراتی کوردستان کرا دەوترێت تەقەکەرەکان لەلایەن ماتۆرسکێلێک و سایارێکی سپیەوە بووە کە چەند تەقەیەک بارگای پارتی دیموکراتی کوردستان کەوتووە. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەسام عەلی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستانم لەگەڵا. سڵاو لێ بێ کاک بەسام. ئەگە پێمان بڵێیت هۆکاری تەقەکردنەکە چۆن بۆ چۆن ڕوویاوە؟ کاتژمێر 1 هەروکو بەڕێزە باسە کرد ماتۆرسکیلێک لەگەڵ سیارێکی ئۆتۆمبیلێکی تر لە دوو ئاراستی جیاوازەوە تەقیان لە بارگای لەق کردووە و پاسەوانەکانی بارگای لەق وەڵامیان ناونەتەوە و پاشتر شوێنی ڕووداوەکەیان بەجێ هێڵاوە. هەردوێنێ شەو ئێمە سکاڵای یاساییمان تۆمار کردووە و لە ئێستا دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواداچوونیان دەست پێ کردووە تاحقیقیان دەست پێ کردووە لە کەیسەکە و لە ڕێگەی ئەو کامێری چاودێریانی کە لەم سنوورەوەیە بە دوای ئەوە گەڕێن کە کۆمەڵێک سەرەداویان دەست بکەوێت تەمەنای ئەوەکەین کە بکەرانی ئەم کارە بدۆزرێنەوە و پاشتر مامەڵی یاساییان لەگەڵا بکرێت. کاک بەسام لە کامێرە چاودێریەکانتان دەرنەکەوتووە ئەو کەسانە کێ بوون ئەو کاریان ئەنجاماوە؟ بەڕاستی لە مەودایەکی نزیکەوە تەقیان نەکردووە لە مەودایەکی دوورەوە تەقیان کردووە کە لە یعنی دوورە لە کامێرە چاودێریەکانی ئێمە بەڵام بە دڵنیایی لەو شوێنێک کە تەقیان کردووە کامێری چاودێری تر بوونی هەیە بۆیە چاوەڕێ تحقیقین و چاوەڕێ ئەوەکەین کە وەکو جارەکانی تر کە بەڕاستی تەقە لە بارگاکانمان کرا و هیچ کەسێک دەستگیر نەکرا و نەدۆزراوەتەوە چاوەڕێوەکەین کە ئەم جارە بدۆزرێتەوە بەوەی کە نەبێتە دیاردە و بۆ ئەوی سنوورێک بۆ ئەم جۆرە کارانە بەرامبەر سەرجەم پارتە سیاسیەکان دابنرێت و ئیتر هێرش بۆ سەر هیچ بارگایەک نەکرێت. زیانی مادی و یاخود گیانی هەبوو لەو تەقەکردنەوە؟ سوپاس بەخوای گەورە کە زیانی گیانی نەبووە بەڵام زیانی مادی بە دڵنیایی کە فیشەک بەربارگای لەقمان کەوتووە. ئەم جۆرە ڕووداوانە بە گێرە شێوێن ناوە بن یاخود چۆن ئەیبینن؟ بە دڵنیایە بە دوای تحقیق ئێمە بۆمان ڕوو نەبێتەوە کە ئایا ئامانج لە تەقەکردنەکە چیە؟ ئایا ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە یان وەکو جەنابەت باس کرد کە تەنها کارێکی جێرە شێوێنی بووە با لێگەڕێن بۆ دەستگا پەیوەندیدارەکانی ئەم سنوورە دوای تحقیق دەرەکەوێت کە ئامانجەکە چی بووە. سواز بەڕێزان ئەوەی کە وردەکاری زانیاریەکان لەسەر ڕووداوی تەقەکردنەوەکە بەسام عەلی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان بوو.